وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە ڕاو ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە چوار هاوڕێ ئازا و مەردی دژی زۆردار و نامەردی تۆنی تۆمپا ئەمساڵ من ژمارە 16 ئەم قسەیە تەنها لە نێوانی من و تۆدا بێت لە ڕاستیدا من نینجام پێویستە ئەگەر لە خۆت بێت ئەگەر داد لە یەکێک دەبێت داوای لێبردنی لێ بکەیت من وەکو بەرپرسێکی ڕسمی ئەم پێشبڕکێیە بە خێراتنتان دەکەم هێی ناوت چییە؟ تەمەنت چەندە؟ لیۆریۆ هێی دەتەوێت چی بکەیت؟ تازە هەموو شتێک تەواو بوو وازی لێ بهێنە تکایە ئەگەر لە لیۆریۆ بێت من نەبێ من یارمەتی دەدەم لەگەڵ ئێمەوەرە دەچم بزانم ئەوان چیان لێ هات با لەگەڵت بێم زۆر باشە ئێمە دەگەڕینەوە خۆشحاڵم کە ناوی خۆتمان پێ بڵێین کەمێک لێرە بۆ خۆتان دانیشم بمێنەوە بشوو بدەن ئەگەر لێرە بمێنەوە ئەوە دەدۆڕین ئەو تۆ چی دەڵێی؟ ئێستا دەبێت دوای ئەوان چێ بێت؟ پێم وت بۆ تۆ باشترە بگەڕێیتەوە بۆ ماڵەوە ئەگەر ئەوەندە سورت و لاواز بیت هەرگیز ناتوانانی قۆناغیت ببڕیت بەسەر کەوتووی زۆر برسیمە هێشتا زۆریشمان ماوە ئەوێ تۆ بەراستە؟ تۆمپا چیت بەسەر هاتووە؟ ئەو تۆی پێویستان بە یارمەتی ئێوەیە فریایەکەون پێم بڵێ چی ڕوویداوە لەوێ؟ هەرگیز دای وام نەبینیوە خێرا بکەن دای بۆستە من هەرگیز دەسەڵ ناگرم وەز ناهێنم چەندە پیاوێکی سەربەزارکەری زوو دەسەڵ بگرێ چەندە پیاوێکی سەربەزارکەرە دۆڕاو ئەی بێ کەلکی دۆڕاو وتم بەسە ئەوە چیتە هەی دۆڕاو تۆ ناتوانی بەردەوامی بۆ یارمەتی هیچ کەسێک نادەیت بۆیە شایانی پاداش نی زۆر کەسێکی بێوای ئێوە دۆڕاوترین بەشدار بوون تاقیکردنەوەکانی بە درێژایی مێژوو تۆ هیچ بارەیەکت نییە جارێکی تر نەگەڕێتەوە ئێرە باشە ئەی تەمبەڵی دۆڕاو ترسنەوە واز بێنێ لەگەڵێومە ئەوە چی ڕوو دەدات لێرە؟ لیۆریۆ یارمەتیم بدە لیۆریۆ پێترۆ هی پێترۆ نیکۆلاس پێم بڵێ چی بووە چیت بەسەر هاتووە؟ نیکۆلاس
با خێراکەین پێویستە لیۆریۆ بدۆزینەوە. هی بۆ شوێنەچی پێترۆ کەمێ چاوەڕێکە چاوەڕێ پێترۆ هاوڕێ ئازیزەکەم لیۆریۆ خۆشحاڵم بەبینینێت. بڵێ بەڵام درەنگ هاتی هەروەکو دەبینی من زۆر بە کەساسی خەریکە دەمرێم. جارێکی تر دڵم دەست بە لێدان ناکاتەوە. جەستەم وەک جەستەی مردوویەک سار بۆتەوە. لیۆریۆ تۆ دکتۆری دوانیە؟ تکایە یارمەتیم بدە. تکایە چاکم بکەرەوە لیۆریۆ. لیۆریۆ گوێت لەم نا؟ وەڵامم بدەوە لیۆریۆ. چی بووە؟ گروپی تارمایەکان قڕاپیکە ئەوە مەکە تکایە ئەوە مەکە. ئەوە چی ڕوو دەدات؟ قڕاپیکە گوێت لێمە؟ قڕاپیکە هەی تۆ باشی؟ تکایە بوەستە تکایە. قڕاپیکە خۆراگیر بە تۆش خۆراگیر بە لیۆریۆ من هاتم. تۆ بۆچی ئەوەندە دەترسی؟ ناوانیا من ناترسم. بێگومان تۆ فێڵت لێیان کردووە. تۆ قسەی وا دەکەی. وا باشە منیش شتێک بە تۆ بڵێم. ئەو کەسانی ئەو جۆرە فێڵە پیسانە بەکاردەهێنن بێگومان ڕۆژێک دێ بە پیسی بمرن و لە بەردەم هەمووان ڕیسوا ببن. من درۆ ناکەم. ئەگەر حەز دەکەی هەر ئێستا ئەو ڕۆژەت بەسەر دێنم هەر لەم شوێنەشدا. لەم منداڵە بەخەبەر هاتیەوە؟ بەڵێ پێترۆ بمبورە من دەمەوێت چارەسەرت بکەم بڕوا بکە بەڵام چی بکەم من پارەی نیشتەرگەریەکەم نییە. بەڵێ دەزانێم. هەروەها لە پێناو چارەسەرکردنی تۆ دەبێ بم بە دکتۆرێکی زۆر کارامە هەر لەبەر ئەوەشە من پێویستم بە پارەیەکی زۆر هەیە. چی بکە؟ ئەگەر ئەمن پارەم هەبا لە ئێستادا هەم شتێک جیاواز دەبوو. بەڵێ دەبم بە ڕاوچێکی ئازا و کارەمە تا پارە بەدەست بێنم. پارەش تەنها لە پێناو ئەوێ ببمە دکتۆر. ئینجا دەبێ ئاگاداری هەموو نەخۆشە هەژار و کەم دەرامەتەکان بم ئەوانەی هەروەکو تۆ نەخۆشن. باشە؟ کوڕاپیکە ئەوە چی بووە؟ وەستە کوڕاپیکە کوڕاپیکە تۆ باشی؟ کوڕاپیکە
باشە خۆشحاڵم کە بە ئاگاتیتەوە بەڵام هیچدارێکی چارەسەری نییە لێرە. ئەم ماندووبوونە هیدارە خەیاڵیەکەیە، ئەمە لەلایەن پیاوکوژەکانەوە بەکاردێت. وێنەکانی ڕابردوو دێنێتەوە بەرچاوی کەسەکان، وات لێ دەکات کە شێت ببیت. تۆ چۆن ئەوە دەزانی؟ کەواتە تۆمپا فێڵی لێ ئێمە کرد. بەڵێ ئەوە ڕاستە، ئەو کەسێکی فێڵبازە. ئیکانەکە بەڵێ بێگومان من ڕێگایەک پێدەزانم کە زۆر بە ئاسانی بەهۆی ئەو ڕێگایەوە دەتوانین بگەینە ڕیزی پێشەوە. ئەم یاریە یاریەکی زۆر خۆش و ئاسان نییە. خۆشحاڵم ببینینەوەت. ئێستا دەتوانین ناوی خۆتم پێ بڵێ؟ کیلوە. لە ئێستا ئامادوو بوویت، ئەمە زۆر خراپە. خوان لەگەڵ. باشە کیلووە، پێویستە ئێمە چی بکەین؟ ئەمە بۆمبێکە بچووکە بەڵام کاریگەرە. ئەمە بۆمبە؟ دیوارەکانی پێدەتەقێنینەوە و زۆر بە ئاسانی ڕزگارمان دەبێت. تەنها پێم بڵێ پێویستە من چی بکەم؟ چی بکەم؟ دە پێم بڵێ پێتڕۆ، پێم بڵێ. پێویستە تۆ بمری. ئاواتە خوازم بمریت و بێیت بۆ لای من. هەمومان هەر دەمرین، بەڵام هەر یەکە و بە جۆرێک. پێویست ناکات تۆ ئەوەندە نیگەرانی ئەوە بیت. هەردووکمان دەزانین کە تۆ نابیت بە پزیشک. لیۆریۆ، با لێرە پێکەوە بەخۆشی بژین هەر وەکو جاران. من و تۆ هاوڕێین، ئەیوانیە؟ بە تەنها جێم مەهێڵە، وا مەکە هەست بە تەنهایی بکەم. لیۆریۆ، بۆ نایت بۆ لای من؟ پێتڕۆ؟ لەسەر ڕێگاکە لاچۆنەوە. ئەی دۆڕاوەکان. لیۆریۆ، چی بووە؟ ببوورە پێتڕۆ، ئێستا من ئامادە نیم بۆ ئەوی بێم بۆ لای تۆ. بۆچی؟ هیوادارم وای بیر نەکەیتەوە کە من پشتنە تۆ کردی بێ. هەروەها دەزانم کە ناتوانم ببم بە دکتۆرێکی باش و کارامە، بەڵام نامەوێت بەبێ هیچ هەوڵدانێک ژیانی من کۆتایی پێبێ. دەمەوێت چارەسەری هەموو ئەو کەسانە بکەم کە وەکو تۆ ئازار دەچێژن پێتڕۆ. هەروەها دەمەوێت بەدایک و باوشیان بڵێم نیگەرانی پارە مەبن، من بەلاش کارتان بۆ دەکەم. هەر لەبەر ئەوەیە دەمەوێت لە ئێستادا بژیم، پاش ئەوەی ئەو کارانەم ئەنجامدا ئینجا با بمرم. زۆر زۆر داوای لێبردون دەکەم، تکە ئا بمبەخشە پێتڕۆ، پێتڕۆ. لیۆریۆ، بڕۆ، وا بکە. ببە بە پزیشکێکی زۆر باش. سەرکەوتوو بووین، بەڵام لە ڕاستیدا ئەو کارەش ئەوەندە ئاسان نەبوو.
وابزانم ئێستا ناتوانین بگەڕینەوە. گۆن کوڕاپیکە پێترۆ ئەو بۆ نەماندووکەرەی کە بە دیوارەکەەوە بوو تۆ تووشی و ڕێ نەکرد. لە ڕاستیدا تۆمپا فێڵی لە تۆ کرد. ڕێنە بەڵێ وایە ئێستا من قەرزاری ئێوەم جانی منتان ڕزگار کرد. ئەی ئێوە چۆن ڕزگارتان بوو؟ هەروەها منیش تووشی کێشە بووم. من باش بووم هەستم بە هیچ نەدەکرد. تۆ هێشتا منداڵی تەڵەکە کاری لە تۆ نەکرد کە گەورە بوو ئینجا توش دەبی. هی پیرە پیاو کاتی دەمەتەقێ نییە. پیرە پیاو پێم بڵێ تۆ ئەو ناوی کیلووایە. ئێستاش هەنگاوی داهاتوو. ئەمە چی بوو؟ گوێم لە دەنجێک بوو. چی بۆمبە؟ هی تۆنپا تۆ لەکوێ بووی؟ فێر لە بەشدار بە نوێیەکان کرد؟ ئەوە ژیان بۆ من گران بەهاتر دەکا. ناسەڵا زەلامەتی کمێ. ئەوە چییە؟ دەبێت تونێ هەڵبکەنن؟ ئەوە چی ڕوودەدات لێرە؟ ببوورە پێویست بوو کە ئێمە دیوارەکە بڕوخێنین. من نەموتووە کە ناتوانن دیوار بڕوخێنن. بەڵام پێم بڵێ چۆن توانیتان بە زندوی بمێنەوە دوایتونە ناو تونێلی وڕینەوە؟ زۆر سەرسام بووم. ناتوانم بڕوا بەمە بکەم. بەشدار بۆ تازەکانی ئەمساڵ بۆچی ئەوان؟ هەی هیچ و پوت من هەرگیز تۆ نابەخشم. واسی لێ بێنە لیۆریۆ. نەخێر هەرگیز ئەو هیچ و پوتسا ئەوای بەسەر ئێمەدا هێنا. هەمیشە تاقیکردنەوەکان پڕن لە بربەستی گەورە. هی زۆر سپاس کیلووە. بۆ ئەوە نەمکرد یارمەتت بدەم. پێم وتی ئەوە تەنها وەک یاریەکە بۆ من. زۆر باشە خەریکە ئێمە دەگەینە کۆتانیەکەی. دەمەوێت کەمێک خێراییەکەتان زیاد بکەن. دەزانم تۆ پێشتر درۆ لەگەڵ ئێمەدا کرد. درۆم نەکردووە. من تەنها بۆ پارە هاتمەوە بۆ هیچ تر نهاتووم. ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدا لە ڕابردوو ڕوویدا. ئەوەی پارەی تێدا نەبێت بەلای منەوە گرنگ نییە. کەواتە بەختێکی باش. سپاس پێویستمە بەخت نییە. دەمەوێت ببم بەڕاستی ئەگەر لە پێناویش لەناو بچم. نا بی بە پزیشک. دەتوانیت کوڕاپیکە بەم شێوەیە سەیرم نەکەی؟ بێزارم دەکەی بەم شێوەیە. زۆر باشە با بڕۆین. ئایا تۆ باشی لیۆریۆ؟ بەڵێ بەدڵنیاییەوە گرنگ نییە کە من سەدەگەمشە دیارم. بەردەوام دەبم لە ڕاکردن ئەگەر بەڕووتیش بێ. ڕەنگە وا باش بێت دوای ئەم تاقیکردنەوە بکەون. هی ئێمە گەیشتینە کۆتایی. تۆ زۆر خۆشحاڵیت؟ بەڵێ تۆ خۆشحاڵ نیت کیلووە؟ لە ڕاستیدا نەخێر ئەمە تەنها سەرەتایەکە. تاقیکردنەوەیکی زۆر بێزارکەرە تەنانەت وەک یاریش نییە. بەڵێ بەڵام ئەگەر دەربچیت ئەوە دەبیت بەڕاوچی. بۆچی ئەوەندە بە پەرۆشت ببیت بەڕاوچی؟ لەبەر ئەوەی باوکم ڕاوچی بوو. دڵنیام کە ئەو کەسێکی مەزن بووە لەم جیهانەدا. تۆ دڵنیای؟ بەڵێ من لە ماڵی پورمدا گەورە بوو. باوکی خۆمم تەنها لەوێ نەدابینیوە. ئەوە گرنگ نییە. ئەوە گرنگە کە دەمەوێت ببم بەڕاوچی وەک ئەو. شتێک بڵێم؟ ها؟ جارجارە دەتوانم ئەوە بەکار بهێنم؟ دەتوانم؟ بەڵێ تۆش دەبێ قولابەکەم پێ بدەیت. باشە؟ ئەو منداڵانە زۆر زیرەک دیارن. پێدەتێ سەرسامم بکەن. ڕەنگە قۆناغی زۆر ببڕن. واو! ئەمە زەوی مێڵسلی وێتڵاندا. هەروەها سوێندەر و وام بیشی پێ دەڵێن. ئێمە پێویستە بە ناوی دابڕۆین تا دەگەینە قۆناغی دووام. چەندەها بوونەوەری سەیری لێیە. دەیانوێت مرۆڤەکان هەڵبخەڵەتێنن و بیان کەن بە ئالیک.
زۆر فێڵباز و چاوچنۆکن. تکایە ڕاوەستن! پێویستە بە وریاییەوە دوای من بکەون. ئەگەر فریوت بدەن ئەوە دەمریت. ئەمە گەمژانەیە. چۆن دەتوانن فرێوی ئێمە بدەن لە کاتێکدا ئێمە دەزانی فرێومان دەدەن؟ ئەو درۆ دەکات جێ لێ مەگرێت. ئەم چاودێر نییە، ئەو درۆ دەکا. چاودێری ڵاستەقینە منم. درۆ دەکا ئەوە چی ڕوو دەدات لێرە؟ باشە دەبێت چێ بەرپرس بێ لێرە؟ واو! تەمە مژەکە زۆر زۆرە، ناتوانم بەرپەی خۆم ببینم. لە پشتی ئەو تەمەوە هیچۆکە خەریکی ئاژاوەیە. لە ئەڵلقەی داهاتوو جادوگەر، پێکەنین، دڕندە. دەتەوێت سەیری بکەیت وایە؟